چەندین لێکۆڵینەوەمان هەیە لەسەرەوەی کە ئایا پلانەکانیان نووسیوە لەگەڵەوەی نیان نووسیوە چەنە فەرقیە. بۆ نمونە لە زانکۆی هارڤارد لێکۆڵینەوە کرا لەسەر ئەوانەی کە پلانیان هەیە. یەکێکی کە لە زانکۆکانی تری ئەمریکا هەر هەمان لێکۆڵینەوەیان کرد. لێکۆڵینەوەکەیان چۆن بوو؟ وتیان بە تەلەبەکانی زانکۆ ئادەی یەڵا ڕاپرسیەکیان کرد کێ پلانی نووسیوەتەوە. لە 100 کەس 3 کەس بەڕێزان لە 100 کەس تەنها 3 کەس پلانەکانیان نووسیب. ئەم لێکۆڵینەوەیە کە کرا دوای 20 ساڵ چوونەوە بەدەمیانەوە. یعنی ئەمڕۆ لێکۆڵینەوەکە دەستی پێکردووە، بەڵام دوای 20 ساڵی تر دانە دانە ئەم تەلەبانەی زانکۆ پەیوەندیەکەنەوە پێوەیان و ئەڕۆن بزانن تەلەبەکانی جامیعە 20 ساڵ لەمە پێش خوێندویانە ئێستاکە لەکوێن خەریکی چین. لێکۆڵینەوەکە دەریخست زۆرینەی ئەو خەڵکە ژیانی زۆر ناخۆشە، بەڵام زۆرینەی ئەوانەی کە لە 3 نەفەرەکە بوون، بۆ نمونە تۆ 1000 نەفەرە وەرگرت لە 100 نەفەر و 3 نەفەر، یعنی لەم 1000 نەفەرە لە 970 کەس زۆرینەیان ژیانیان زۆر بێمەعنە و ناخۆش. بەڵام ئەو 30 نەفەرە لەو 1000 کەسە کە پلانەکەیان نووسی بوو سەیرەکەن هەر زۆربەی ئەوانیان کە پلانیان نووسی بوو 20 ساڵ لەوە پێش ئێستا ئاستی هەموو شتێکیان گوزەران، سەقافی، پیشە لە هەموو ڕوویەکەوە لەوانی کە باشتر. ئەم لێکۆڵینەوەی من لە چەندین سەرچاوە بینیم کە لێکۆڵینەوەکە زۆر موهیمە. دوای 20 ساڵەچنەوە بەدەمیان بۆی قسەی تیانین ئەوانەی کە ئێستاکە سەرکەوتوو بوون زۆرێکیان ئەگەر بە هەل و شانس بێ کۆمەڵێکیان لەبەر ئەوەیە سەرکەوتوو بوون کە ئەمانە 15-20 ساڵ لەمەوە پێش پلانیان هەبووە، ئامانجیان هەبووە، استراتیژیانە بیریان کردوێتەوە.